بەڵێ لە ڕەواندوزەوە لەگەڵمانایە ئازاد ئۆمەراوەیمان لەگەڵایە. ئازاد سڵاوی خوارد لەبێت. پرۆسەی دەنگدان لەو ناوچەی تۆی لێیت لە چه ئاستێکدایە و زانیاریەکان لای تۆ چییە؟ ئایا بەشداری خەڵک چۆنە بە تایبەت چین و توێژی گەنجان بە حەماسەوە بە گەرم و گوڕیەوە دەبینرێن لە نزیک بنگەکانی دەنگدان بۆی کە بێن دەنگەکانی خۆیان بدەن؟ بەڵێ کاک دانا سڵاورەتە و لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە قەزای ڕەواندوزم لە قوتابخانەی پاشایی گەورەم. دیارە لە ڕەواندوزە قوتابخانەیە بۆ ڕاگەیاندنەکان دیاری کراوەکەوە روماڵی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی تێدا بکەن. من ئەمەوێ ئامارێکشی قەزای ڕەواندوز بدەم سەبارەت بە دەنگدانی ئەو قەزایە. 15118 هاوڵاتی لەم قەزایە مافی دەنگدانیان هەیە. بە سەردە ناوەندوو 33 وێزگە دابەش بووە دەنگدانی قەزای ڕەواندوز. لە قەزای ڕەواندوز ئەوەی ئێمە بینیومانە لەو قوتابخانە وەک ئەبینی لە پشتەوە دیارە هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیان هاتوون بۆ پرۆسەی دەنگدان و بەشداریان کردووە لە دانی بەیانیەوە. دیارە ئەو هاوڵاتیانەی کەوا ماون ڕەنگە دوایانی وەڕۆ بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن ئەوەی گرنگە پێویستە کەوا هاوڵاتیان بە گەرم و گوڕیەوە بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن و بێنە سەر سندوقەکانی خۆیان لەم قەزایە دەنگ بدەن بۆ ئەوەی چارەنووسی حکوومەت هاوڵاتیانێک پەرلەمانتارانێک بنێرنە پەرلەمانکەوە لە خەمی ئەوان دابن. بۆیە پێویستەکەوە هاوڵاتیان گوڕوتینیان پێوە بێتن بۆ هەڵبژاردن. ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێتن ئەم ژوورەمان بۆ بگوازێتەوە کەوا پرۆسەی دەنگدانی تیادا جێبەجێ ئەکرێتن وەکە بینی کیانی سیاسی لەم ژوورە دانیشتون هەروەها تاریفە ئەوانەی پرۆسەی دەنگدان بەڕێوە ئەبن. پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی باش تاوەکو ئێستا بەڕێوە ئەچێتن. بۆیە پێویستە هاوڵاتیان ئەو ماوەی 5 ساڵی ڕابردووکەوە گلەیان لە شێوازی حکومڕانی وڵاتدا هەبوو. ئەمڕۆ دەرفەتی ئەوەیەکەوە هاوڵاتیان بێنە سەر سندوقەکانی دەنگدان و نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و ئەو ڕۆژە بکەنە دەرفەتێک بۆ گۆڕانکاری لە وڵاتدا و بەشداری کارای هاوڵاتیان لە دەنگدان و ئەکاتن کەوا سەختەکاری لە پرۆسەی دەنگداندا کەم بێتەوە. وەک ئێمە بینیمان کەوا لە هەڵبژاردننی تایبەتدا هاوڵاتیانێکی زۆر بەشداریان کرد. ئەمە وای کردکەوە ساختەکاری و ڕێژەی ساختەکاری کەم بێتەوە و دەرفەت بۆ ئەو لایەنانە نەمێنێتن کەوا لە ڕابردوودا هەوڵی ئەوەیان دابوو ساختەکاری بکەن. بۆیە ئەوەی گرنگە هاوڵاتیان پێویستە ئەو ماوەی کەوا لە بەردەستیاندا ماوەیەکی باش ماوە پێویستە هاوڵاتیان گەرم و گوڕ بن و بەشداریەکی کارا بکەن. وەکەوە یەبینن لێرانە هاوڵاتیانێک ڕیزیان بەستووە بۆ چوونە ژوورەوە بۆ ئەوەی بەشداری لە دەنگدان بکەن و دەنگی خۆیان بدەن. بەڵێ ئازاد ئۆمەراوەیی لە ڕەواندوزەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکە.